أفا روشا عراقي تماشاواني جا هاولات كان عراقي جي جمع جوابي قمان دما كودو خازين سردونا حتى ولاتك دردور بكين جبو چارە سەریە پزیشکی بە تڤیا بچێ کنسول خانێنوان بالیوس خانێنوان هیڤیالێ بکەی بگومان ئەدلاب بەی بەلگەنامە بێ حتا ڤیزێکی دەنێتە ڤیزەژی بپارە دەنێتە هەرە دوان دەرەزینکن سنووری هەموو لەبن کۆنتڕۆلێکە دژوار حتا فاوڵاتین عراقی داخلی وڵاتین دەمن ژبلی باڵە فرخانان گەلێک جاران لە باڵە فرخانان ژی تێنە دیپۆرتکردن زێدەباری وەیەکێ ڤیزاژی هەیە لێ سنوورێن عراقیت vekirîne berê xwe bikenî nêzî milyûneke mirovan ev ku kirêkarin di nava Iraqê de kar dikin û li hemû cihan jî balabûne helbete ji bilî tu dibêjî xelkê din ew ên ku hema tên û tên hijmara wan çan vegelo bandorgevan li ser destekarê li Iraqê berê xwe bike li Iraqê nêzî 5 milyar dolar salane ji bo derve tê neşandin bê destê van kirêkarin demekê da 4 milyûn hawlatiyên Iraqê bêkarin berê xwe bike heta derçiyên kolîcên pizîşkî لهمبر وزارة الدارية خو نشانان دكن هوار دكن ما دام مزرين جبري تود بيجي طبقات الدين روشان شا بيتقالوا يدي روشا عراقي بفي أوايا ميفانا كم يهجاية ما بس تامن تقالي بيتر في بابتي بحسكين بريس وليد نعمة أو سروكي كتكا كارجرين عراقية جي بغداد قلمية بريس وليد دماتا باجبه هلبتا اف أمارين ما بحس كيرين ما ترسي دارد نيزي مليونة كارين بياني كو بترياوان باوكي نياسي لإراقنا kar diken heye du caran sê caran kar dike bêguman mûçeyî heye di heman dem da 4 milyon xelkê Iraqê bêkarin hîn vê rewşê ça dişopînin gelo سەرەتا سڵاو لە جەنابتان و سڵاو لە کوردستان 24 سوپاس بۆ گرنگیدان بە دۆخی کرێکاران چونکە کاریگەری لەسەر بازار دەبێت گومانی تێدا نییە کە زیادبوونی ژمارەی کرێکاران لە بازارەکاندا بۆتە هۆی کەمبوونەوەی دەستی کار بۆتە هۆی کەمبوونەوەی هەلی کار بۆ عێراقیانی کە بە دوای کاردا دەگەڕن ینی پێتان دەڵێم نزیکەی زیاترە لە ملیۆنێک خەڵکی بیانی لە عێراقدا کار دەکەن بەڵام ڕاستیەکە ئەوەیە کە بەشێکی زۆر لەو کەسانی کە لە عێراقدا کار دەکەن بەتایبەتی لە کەرتی نەوتدا خەڵکی بیانین واتە دەتوانم بڵم زیاتر لە ملیۆنێک بۆ ملیۆنی وەک خەڵکی بیانی لە عێراقدا کار دەکەن و پاریان دەست دەکەوێت لەم ماوەیشدا بگوێمان لێ بوو کە نزیکەی 50,000یان لە پاکستانەوە هاتوونەتە عێراقەوە خۆیان شاردووەتەوە کار دەکەن بەشێکیان ئەسڵەن دەستگا ئەمنیەکان یاخود وەزارەتی ناوخۆش پێیان نازانێت یعنی ئێمە تێناگەین چۆن 50,000 پاکستانی هاتوون و خۆیان شاردووەتەوە چوونەتە ناو بازاڕی کارەوە لە عێراقدا ئەمەش دەبێتە هۆی زیانگەیاندن بە دەستی کاری ناوخۆی عێراقی باشە ئێمە ئەگەر ئەوە بڵێن کە ئەو ملیۆن دەستی کارە بۆ عێراقیەکان دابین کرابە زۆر باشتر نەبوو ئێمە وەکو سندیگای کرێکاران پێشتر خۆپشاندانمان کردووە داوامان کردووە ڕۆژانەش شار دروست دەکەین هەمیشە دەنگمان بەرز کردوتەوە بۆ لایەنی پەیوەندیدار و خاوەن بڕیارەکان بۆ ئەوەی بازاڕی کار بپارێزن دەستی کاری عێراقی زیاتر بخەنە پێشەوە بەڵام هیچ کاریگەریەکی نەبووە ئەمەش کێشێکی گەورەیە بۆ هیچ کاریگەریەک نەبووە بۆ حتا ناتەدبیرین پێدوین هات نەگرتن کو ئەف هژمارە زۆر ئەف حەشامەتە مرۆڤان باوەیەکی نەیەسای بێنە عێراقێ و بێگومان کار بکەن و خەڵکی عێراقیژی بەتاڵ بی لە ماڵ أستاذ أنت إذا تلاحظ هذا الرقم ئەم ڕقەمەکی زۆر ترسناکە یعنی 1 ملیۆنی و کرێکاری بیانی زۆر خەتەرە لە عێراقدا کە دەستی کاری بیانی بن و خەڵکی خۆشت بێ کار بن ئەمە مەترسیەکی زۆر دروست دەکات نەک لە ڕووی بازاڕەوە نەک لە ڕووی دەستی کارەوە بەڵکو لە ڕێگەی ئەمنیشەوە ڕەنگە مەترسی دروستکە لەسەر دۆخی عێراق سندیکای کرێکاران هەمیشە هەوڵی داوە کە لەگەڵ وەزارەتی ناوخۆی هێزە ئەمنیەکان هەماهەنگی بکات بۆ بەدواداچین بۆ کرێکارانەی کە دێنە عێراقەوە و بیانین و دەستی کاری عێراقیەکانیان داگیر کردووە ئێمە هەمیشە هەوڵمان داوە کە دەستی کار بۆ عێراقیەکان زیاتر فراهەم بێت خەڵکی خۆمان بخەینە سەر کار ئێمە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیش بەردەوام هەماهەنگیمان بووە بۆ ئەوەی کە دیاردەی کارپێکردنی کرێکاری بیانی کەم بێتەوە و دەستی کاری عێراقی بخەینە شوێنان ینی بەڵام بەشێکی دیکە لە
کێشەکە پەیوەندی بەوە هەیە بەشێکی لەو کرێکارانە بە دزیەوە واتە دزە دەکەن ناوخۆی عێراقەوە دێنە بەغداد و دێنە بەسڕە و دێنە پارێزگاکانی دیکەوە بەشێکی زۆریان ئەسڵەن مافیمانەوەیشیان نییە بەڵکو هەندێک جار مەڕاستیمەکان یان بۆ نو یادەکان دەقۆزنەوە بۆ ئەوی خود دزە بکەنە عێراقەوە و بمێنەوە دەستی کاری عێراقی داگیر بکەن گەلو بۆ عێراقیەک دەما دیشتە وڵاتێن دەردور لە هەر جەیەکە بچیت پێویستە ڤیزای وەربگریت پێویستە چەندین فلتەراندا دەرباز بیت بێتە کۆنتڕۆلکردن ئیدی گەلێک جاران حتا ئەف وڵاتیەش هەژی هەندێکی نەزانن و ڤیزێژی وڵاتێن دەردور و وڵاتێن دمدەنێ بۆ لە عێراقێ پێتری ملیۆنەکە مرۆڤان پایکە توت بێژی ملیۆنە و نیف دەبە 2 ملیۆنجی بێت هەکە ڕاش بڤیاوی بیت بە ئەوەیەکی ناسای بێنە عێراقی بەو بای کرد 10,000 بن 20,000 بن 100,000 بن تێبڕێست نوعمە ملیۆنە و نیڤە مرۆڤان دە وڵاتێکی جوگرافیەکە تهدیدە وەکو عێراقێدا گەلو کیڤە چوونە ینی چاوە تێکردن حکوومەت کۆنتڕۆل سەر نەبەگەن ئەمە ئەم قسانەی کە کراوەواتە ئەو ملیۆن و نیوە قسەی بەرپرسانی عێراق خۆیانە واتە بەرپرسانی عێراقیش دەڵێن کە هەوڵ دەدەن سەرکوتی ئەو دیاردەیە بکەن واتە دیاردەی دزەکردنە ناو عێراقەوە بەشێکیان عاشورا بەکاردەهێنن بەشێکیان بۆنە ئاینیەکان بەکاردەهێنن تەنانەت بەشێکیان دێنە ئوتێل و شوێنە ڕاقیەکانی شەو نیشتە جێبدەم بەبێ ئەوە هیچ مافێکی مانەوەیان هەبێت ئێمە هەمیشە کارمان کردووە هەمیشە هەوڵمان داوە کە ڕێگری لەم دزاکاریە بکەین بەداخەوە خاوەنکارەکانی زۆر هەماهنگ نەبوون لەگەڵ ئەوەی کە دەستی کاری ناوخۆی عێراقی زیاتر بەرەو پێشەوە بن واتە هەوڵ دەدەن پارەیەکی کەمتر بدەن بە کرێکارەکان لە بەرامبەردا کرێکارەکانیش کارێکی زیاتریان بۆ بکەن واتە خاوەنکارەکانی زۆر هەماهنگ نەبوون بۆ ڕێگری لەو حەشاماتەی دزەکردنی کرێکار بۆ ناوخۆی عێراق بکرێت بۆ نمونە ئەجنەبیەکان هەموو کاتێک کار دەکەن 24 کاتژمێر کار دەکەن لە بەرامبەردا کرێکاری عێراقی پێمانی ئەمە بکات ئەمە ژوا دەکات ساحبکار و خاوەن کۆمپانیا و کارگەکان دەست ببن بۆ کرێکاری بیانی ئێمە لەگەڵ ئەوە دانین کە بە تەواوی سەرکوت بکرێن ئێمە لەگەڵ ئەوە دان کرێکاری بیانی هەبێت بەڵام بە چوارچێوەی یاسا بەڵام بە شێوەی فەرمی بێنە عێراقەوە بەڵام مافی کرێکارانی عێراقیش بپارێزرێت ئەم ژمارە زۆرەی کرێکاری بیانی کە هاتوونەتە عێراقەوە یان ژمارەی سروشتی نییە بەشێکیان ئەسڵەن لە تاوان و مافیاگەریوە تێوەگراون بەشێکیان تۆمەتبارن بە گواستنەوەی مادەی هۆشبەر و تاوانکاری هیوادارم لەم ڕێگەی کەناڵی ئێوەوە داوا ئاڕاستی بەرپرسانی ئەمنی دەکەم کە سنوورێک بۆ ئەو خەڵکە دابنێن کە بە بێ یاسا واتە بە نایاسایی دێن عێراق و ڕێژەی تاوانکاریان زیاد کردووە پەلامار دەدەن بۆ نمونە قاچاقچێت بەڵێ کەواتە هەڵبەتە گەلتە زیاتر بەحسی مافی کرێکارم بکەین لێ تەبخوا بە حەزکێر ئەبێ ڕەهەندێکە ئەمنیە مەترسی داژەیە توزانی بەرێ سەلید دناو عێراقێدا پشتی 2023 gelek rêxirawen tundraw yên bêguman tekfîrî diroz bûne ev rêxirawa bara pitirê endamênan hawlatiyên biyanî bûne hatine hawlatiyên Iraqê kuştine niha jî fira grûpên çekdar li Iraqê hene bazerganîkirin bi mirovan hene hend mirov hene li ser astê welatên dinê têne Iraqê û Sûriyê şer dikin kewata gelo li ser rewşa emniya vî welatî pêşeroja vî welatî yanî taçend metirsiya van mirovan heye ڕاستیەکەی پێویستە ئێمە زۆر بە وریایەوە مامەڵە لەگەڵ دۆسی ئەمنی بکەین بۆ نمونە 50,000 کەس هاتووە لە پاکستان و 50,000 کەس یعنی یەک فیرقەیە یعنی چەند لیوایەک سەربازە بن ئەگەر حسابیان بکەین ئەمانە مەترسی دروست دەکەن یا لەکوێ دەمێنەوە دەشتە کۆڵاکان یا دەچنە ئوتێلەکان یا دەشتە شوێنە گشتیەکانی عێراق پێویستە عێراق یاسایەکی تایبەتی هەبێت بۆ ئەوەی کە دەستی کاری بیانی ڕێک بخاتەوە بۆ ئەوەی کە بەردەوام هەلی کار بۆ عێراقیەکان لە پێشینە بێت چونکە عێراقی چی بکات ینی تاکی عێراقی مافی ئەوەیە ژیانێکی شەرەفمەندانە هەبێت وڵاتەکەی دەوڵەمەندە بۆچی خۆی سوود لە سەرۆت و سامانی وڵاتەکەی نەبینێت لە بەرامبەردا کەسێکی بیانی بێت ئیشەکەی لە داگیر بکات ئێمە لەگەڵ ئەوە داین کە هات نەژوورەوەی کرێکاری بیانی بەپی یاسا بێت ڕێکاری تایبەتی بۆ بگیرێتە بەر ئێستا پێت بڵێم کە بەڕاستی حکوومەت ناتوانێت کۆنتڕۆلیان بکات هاتنە ناوەی کرێکاری بیانی چونکە بەشێکی زۆریان بۆنە ئاینیەکان دەقۆزنەوە
بەشێکی زۆریان کردنەوەی سنوورەکان لە کاتی بۆنە ئاینیەکان دەخۆزنەوە دێن و هەلی کاری عراقیەکان داگیر دەکەن ئەمە وڵاتەکەمان بەداخەوە ئەو دۆخی ئێستاتیەتی دۆخێکی تەندروست نییە هەموو ڕۆژانە خۆپشاندان لێرە لێ بۆ داوای کار بەڕێوە دەچێت لە کاتێکدا کرێکاری بیانی ئیشیەیە ئەوانەیشی کە کرێکاری بیانین و دەستی کاری عراقیان داگیر کردووە کێن زۆربیان بێئیقامەن زۆربیان مافیمانەوەیان نییە زۆربیان بە دزەکرایات گەلێک بەحسی یاسایان کرد یاسا یعنی چاچێت بەگەل و لە عێراق حتا نها یاسایەک تایبەت نەبێ بە مافی کرێکاران و ئینانە في خەلکی بووکاریجی هەڵبەتە تەخەسوساتە نەتونزانانی دەبێ هەندێک تەخەسوساتە بە پێویستە هەندێک خەل دەربە بینن نەب ملیۆن کەسا دەبێ بدەهان کەسا بە بۆ حتا نها یاسانی نەگەل استاذ قانون العمل رقم العراقي رقم 7 2015 یاسای ساڵی 2015 مانەیە بۆ کرێکاران کە یاسایەکی زۆر باشە یاساکە مافی کرێکارانی ڕێخستوەتەوە بەڵام ئەوەی کە جێگەی داخە حکوومەت هەڵناسێت بە جێبەجێکردنی ئەم یاسایە ئەم یاسایە خۆی جێبەجێ ناکات بۆ نمونە ئەو کەسانی کە سەرپەرشتی دۆخی کرێکاران دەکەن خەڵکانی پیشەیی نین لە دۆخی کرێکاران تێناگەن ئەو کەسانی کە بەرپرسن لە جێبەجێکردنی ڕێکارە یاسایەکانی دۆخی کرێکاران بەداخەوە کەسانی کەم ئەزمونن و ناتوان یاساکۆکو خۆی جێبەجێ بکات ئێمە هەمیشە داوامان کردووە کە حکوومەت لە کاتێک جێبەجێکردنی یاسای کرێکاران هەماهەنگی بکات لەگەڵ سندیکا ئێمە خەڵکی بە ئەزمونمان هەیە چونکە یاسایەکی زۆر باشیشمان هەیە لە ئەگەری جێبەجێکردنی ئەم یاسایە دەتوانین دۆخی کرێکاران زۆر باشتر بکەین هیوادارم حکوومەت ئاوڕێک لەم یاسایە بداتەوە وەزارەتی کاروبار و کۆمەڵایەتی ئاوڕێک لەم یاسایە بێتەوە بۆ ئەوەی کەم یاسایە بێتە چەترێکی کاریگەر بۆ پاراستنی کرێکاران و پاراستنی دەستی کاری خۆیان لە ناوخۆی وڵاتەکاندا هەروەها هاتنەناوەی ئەو هەموو کرێکارە بەپی یاسا دەبێتە هۆی هەژاربوونی خەڵکی عراق ئەمەش لە یاسادا ئاماژەی پێکاوە کە پێویستە تاکی عراقی ژیانێکی شەرەفمەندانەی هەبێت بەداخەوە ئەوەشتان پێ دەڵێم کە هەژاری کە هەڕەشە لە ژیانی کرێکاران دەکات هەژاری دەبێتە هۆی تاوان دەبێتە هۆی کوشتن قاچاقچێتی بازرگانی نایاسایی واتە ئەمان هەر هەمویان دەرگای سپاس بريس وليد نعمان سبيكي كارجرين عراقي يخرج الأوروبي هو مو رب العمل انه متسامح او هو ملائكي ولكن لا انه يقرأ لقانون صارم تطبيق القانون یاساکە خۆی جێبەجێ بکرێت بێگومان مافی کرێکارانیش دەپارێزێت بێڤیا سەرنجاتە گەشت بیت ئێدیراوش بڤی ئاوایە بێگومان لە هەرێما کوردستانی بەروڤاژیە ئەو کرێکارên بیانیەک و یقەما هەنە حتا یقەمان بەسەرچە بۆ وڵاتێنان تێنەڤەگەڕاندن کۆمپانی و بەرهێنەر ئیجبارکردنە و بارا پترێ یا دەستێکاری پێویستە هاوڵاتیان هەرێما کوردستانی بن لێل عێراقی بڤی ئاوایە سپاس